بەشی کورتە چیرۆک بە مەبەستی دروستکردنی پەیوەندێکی بەهێز لە نێوان زمان و ئەدەب و بیرکردنەوەی لاواندا خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2010 خەڵاتی باشترین کورتە چیرۆک بۆ لاوانی بەهرەمەند لە بواری نووسین و ئەدەبیاتدا پێشکەش دەکات. ئەو سێ گەنجەی کە گەیشتنەتە قۆناغی کۆتایی بۆ بەشی کورتە چیرۆک بریتین لە سەفین موراد لە خەلیفان، پێشین خەلیل ڕانیا سلێمانی، هاودین حوسێن چەمچەماڵ کەرکووک، سێگەنجی زۆر بەتوانە کێبڕکێ دەکەن بۆ ئەوەی کە ببنە براوەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی کورتە چیرۆک، بەڵام پێشووتر وتومانە هەرسێکیان براون بەدڵنیاییەوە. ئەو گەنجەی کە پلەی سێمی بەدەست هێناوە لە بەشی کورتە چیرۆک بریتیە لە سەفین موراد، واتە هاودین حوسێن پێشین خەلیل. ئەو گەنجەی کە پلەی یەکەمی بەدەست هێناوە لە بەشی کورتە چیرۆک بریتیە لە هاودین حوسێن. پلەی دووەممان بیر نەچێت پێشین خەلیل. پیرۆزە لە هەرسێکتان کاک عەبدوسەلام مەدەنی با بفەرمێت. پیرۆزە